سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات و بەرنامەی کورسات مەگەزین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی چالاکیەکانی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلە کە یەکەم ڕۆژی چالاکیەکان دەستی پێکردو و ئەمڕۆ 13 فیلم نمایش شەکرێت. ستافی فیلمەکان لەسەر فەرشی سوورەوە ڕێیان کرد بۆ نێو هۆڵی سیتی سینەما و دواتر عاشقانی هونەری کوردی بە تایبەت فیلمی کوردی چوونە ژوورەوە بۆ بینینی فیلمەکان کە ئەمڕۆ 13 فیلم نمایش شەکرێت و بۆ ڕۆژی دووەمیش 12 فیلم نمایش شەکرێت. ئەم ڕۆژ ئێمەکو ستافی بەرنامەی کورسات مەگەزین بەرنامەمان هێناوەتە سیتی سینەما. سڵاوت لەبێ سەر. سڵاو لە تۆشۆن، سڵاو لە بینەرانی کورسات مەگەزین. ئازیزان وەکو لێتانەوە دیارم ئێوار لە سیتی سینەمای شاری سلێمانین. ئێمەش خۆمان ڕەنگاوڕەنگ کردو و جلی کوردیمان لەبەر کردو چونکە فێستیڤاڵەکە تەواو کوردیە و چەند میوانێکیشمان لە کورسات مەگەزینەوە بۆ ئامادە کردوون کە دوو میوانی سەرەتامەرێکیان جلی کوردی لەبەر کردو و تریان لەبەری نەکردو گلەیی لێبێت بە هەردووانەکانمان بناسێن. هەرچەندە ناسراون پێویستیان بە ناساندن نییە، بەڵام بە هەر ناویان بێنین و بزانین پۆزیشنیان چێ لە فیستیڤاڵەکەیە. زانیار فەتاح لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان دەرهێنەر و لە هەمان کاتا سینەماتۆگرافەر و زۆر بەڕێز شادمان محەممەد وەکو ئەنجامی لیژنەی داوەران. سڵاوتان لەبێ و زۆر بەخێر بێن. بەخێر بن. پیرۆزبایی ئەم ڕۆژە لە ئێواکەین. ئێوەش پیرۆز. ڕۆژێکی گرنگە کاک زانیار وایە؟ بەدڵنیاییەوە چۆن باسی گرنگی ئەم فیستیڤاڵاکەی بەرەسان؟ لە ڕاستیە مۆبایل فیلم فستیڤاڵ لەگەڵ بەرەو پێشوونی تەکنۆلۆژیای مۆبایل ئەمە بوو بە دیاردە لە دنیاە. بە خۆشحاڵیەوە وەگە بین ئەمڕۆژ شاری سلێمانی باوەشی بۆ ئەم فستیڤاڵە کردووەتەوە. ئەلبەت من وەکو ئەندامی لیژنەی هەڵبژاردننی فیلمەکان بەشدار بووم لە فستیڤاڵەکەیە. بە خۆشحاڵیەوە وەکو یەکەمین ساڵ ئێمە 120 فیلم بەشدار بوو لە فستیڤاڵەکەیە. لە ناو ئەو 120 فیلمەیە ئێمە 25 فیلمان هەڵبژارد. حەزم کرد شتێکە زۆر ڕوون بێ بۆ ئەو هاوڕێیانەی کە فیلمەکانیان کە بەشدار نەبووە. ئێمە وەکو لیژنی هەڵسەنگاندن ئەژی دەر 120 فیلمەکەمان پێ باش بووە، بەڵام عادەتەن لیژنی هەڵسەنگاندنی فیلم یاخود لیژنی هەڵبژاردننی فیلم لە ناو باشەکانە باشترین هەڵبژێرێت بۆ ئێمەش بۆ میتۆدە لە ناو باشەکانە باشترینمان هەڵبژار بۆ پێشکەشکردن. هەر بژین. کاک شادمان پێم بڵێ گرنگی ئەم فێستیڤاڵانە چییە؟ لە ڕاستیە فیستیڤاڵ یاخود ئەنجامدانی ئەمانەی کە تایبەتن بە دروستکردنی فیلم یاخود فیلمسازی بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. سینەما ئەتوانی بڵێن گرنگترین چەکە بۆ ئەوەی کە تۆ وڵاتەکە و لە قۆناغێکەوە بگوازیتەوە بۆ قۆناغێکی باشتر و گرنگتر. و ڕاگەیاندنی فیستیڤاڵی فیلمی کوردی بە مۆبایل لە کاتێکا کە ئەبینی جاری وایە وڵاتەکە دیان نیشتیمانەکەت لە ناو قەیرانی چابووریایە تۆ یەیت بە شێوازێکی تر بە بیرکردنەوەیەکی تر هەلێکە ڕەخسێنی بۆ گەنجان بۆ لاوان ئەوانی کە فیلمسازن یاخود ئەوانی ئەزمونیان کەمە یاخود ئەوانی کە خوێنکارن و ئەیانوێ ئەزمون پیاکەن ئەمە هەرێکی باشیان بۆ ڕەخسێنێت. گەرچی کە ئێمە کاتێک ئەڵێن فیستیڤاڵی فیلمی مۆبایل ئەمە مانای ئەوە نییە بە مۆبایلیش بتوانی بە شێوازێکی زۆر زۆر ئاسان فیلم دروستکەی، بەڵام ئەتوانی بڵین کەرەستەکانی ئاسانترێتە بەردەسە. مەسەڵەن تۆ مۆبایل پێ ئێمە زۆر جار گلەیەکەی نەڵێن وەڵام مۆبایل کاتمانە کوژێ و مۆبایل وەختەکان ماوەلێکە، بەڵام ئەمە هەلێکە پێبەخشێ کە تۆ بتوانی ئەم مۆبایلی دەسێ سوودی تری لێ ببینیت، بتوانی ئەزمموی تری بە بەیاگەی، بتوانی خۆ بکەیتە ناو قۆناغێکی داهاتوە. لەبەرەوە جارێک تر کە دامەزراوەی فیلم بە پاڵپشتی و بە هاوبەشی لەگەڵ بەشی سینەمای سلێمانی کە سەر بە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نەری سلێمانیا ئەتوانی بڵین پرۆژەیەکی گرنگ کارێکی گرنگ بۆ شاری سلێمانی یاخود بۆ کوردستان بەهر لە شاری سلێمانیا کۆی نەگەینەوە، چونکە هەر لە ڕاگەیاندنی سەرەتای فیستیڤاڵەکەوە داوایان لە هەموو فیلمسازان کرد لە هەر چوار پارچەی کوردستان لە دەرەوەی کوردستان هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیاە بێ ئەو هەلەی بۆ ڕەخساوە بتوانێت فیلمێک دروستکات. کەواتە ئەتوانی بڵین زۆربەی ئەو خاڵانەی کە لە سەرداوە بیری لێکراوەتەوە لەسەر ئایدیاکە زۆر هیوابەخشانە بووە و کارێکی باشی کردووە. تەنانەت بەڵگەی ئەوەی کە 120 فیلم نێراوە بۆ خۆی بەڵگەی زیینوێتیە و ئاماژە بەوە دراوە کە فیستیڤاڵەکە باش شێتە پێش. دەستە خۆش بێ کاک زانیار، فیلمەکانت بینیوە بەڕێزت، تەواوی فیلمەکانت بینیوە، زیاد لە 100 فیلم هێنراونەتە ئێرە بۆی کە ئێوە هەڵی هەڵبژاردننی بۆ بکەن. جگە لەم 25 فیلمەی کە لەم دوو ڕۆژەیە نمایش شەکرێن تواناوزەی باشی تیا بۆ فیلمەکان؟ بەڕاستی ئەو 25 فیلمەی کە بینەریە بێت لە ئەمڕۆ سبەینەیە زۆر جێی دڵخۆشکەرانەیە. من وەک خۆم تەسەووری ئەوم ناکرد کە گەنجەکان بەو تواناوزە جوانەوە ئەم فیلمانەمان پێشکەشکەن. شتێکەیە بۆ ڕاستکردنەوە بەڕاستی لە پاکێجی فیلمە کامێرە تەنها بەشێکە لە ناو پاکێجەکەیە. مۆبایلیش وەکو کەرەستە فیلمەکانی پێ دروستکراوە. ئەڵبەت لە دنیاە کە
کە ئەم شتە وەکو مێژوو لە ساڵی 2009 ئەم فستیڤاڵە وجودی هەبووە لە ئەمریکاوە لە کالیفۆرنیاوە لە دوای ئەوەشەوە ئێستا لە زۆربەی شارەکانی دنیا ئامانج لە بوونی ئەم فستیڤاڵە لە دنیا ئەوە بووە کە هەلی کار بۆ ئەو گەنجانە بڕەخسێنن کە بتوانن ئایا ئەتوانن نزیکبنەوە لە فیلم سازی یاخۆت حەزی سینەماکاریان تیا هەیە منەوەی بینیومە لەم 25 فیلمەیە بەڕاستی توانیویانە شتی زۆر نوێمان پێشکەشکەن کە لە ساڵانی ڕابردووە ئێمە هەمیشە لەم شارەیە فستیڤاڵی فیلمە بووە فستیڤاڵی کورتە فیلمە بووە بەڵامەوەی کە ئەم جارە لەم فستیڤاڵەیە ئەبیندرێ کە بە مۆبایل کراوە چیرۆکێکی زۆر باش لە پشت مۆبایلەکەەوە ئەبیندرێت بە کەمترین تێچوو بە کەمترین توانە باشترین فیلمیان بەرەمێنەوە بەدڵنیاییەوە زۆر باشن بەدڵنیاییەوە ئەتوانین بڵێن ئەم کە بە مۆبایلەکە کردوێتی پارەی کرێی کامێری لە کۆڵ بووەتەوە بەڵام تۆ لە هەمان کاتە پاکێزی فیلمەکە دەوێت دەنگ هەڵگرت دەوێت دیزاینە دەوێت فیلمیش بەچی جوانە بێ بەڕاستی تەنها بە کامێرەکە جوان نابێت چکە تۆ مۆبایل کامێرەکە چ مۆبایل بێ یاخود کامێرێکی فول سینەمایی بێت تۆ پێویستی بە چیرۆکێکی جوان هەیە پێویستی بە نواندنێکی جوان هەیە پێویستی بە دیزاینێکی جوان هەیە بۆ جوانکردنی فیلمەکە. دەستخۆش کاک زانیار کاک شادمان کاک زانیار ئاماژەی بەوەیە کە 120 فیلم بەشداریان کرد بەڵام 25 فیلم هەڵبژێردراون ئێوە وەکو لیژنەی داوەران چۆن ئەم فیلمانەتان هەڵبژارد؟ ڕاستیە ئەزمووی لیژنەی داوەران ئەوە مێژوویەکی زۆر دوور درێژیەوە توانی بڵێ تۆ لە فستیڤالێک بۆ فستیڤالێکتر فەرقەکە لە فیلمی درێژە فەرقەکە بەڵام یەک شت هەیە دادوەر کاتێک کە بڕیا لەسەر فیلمێکەیە ئەو ئیتر بیر لەوە ناکاتەوە بڵێ ئەمە بە مۆبایل دروستکراوە یاخود بە کامێرێکی زۆر گەورەنگراوە گرنگەوەی ئەم فیلمە سەیرێکە بەتەنها ناتوانێت لە ڕووی تەکنیکەوە بەس فیلمەکە هەڵسەنگانی بۆکە چونکە ژانرەکان یا بڵین پێکهاتەکانی تری فیلم بۆ نمونە ئەم چیرۆکە کراوە بە سیناریۆ ئەم سیناریۆیە دەرهێنەر ئیشی تیا کردووە کامێراما یاخود بڵێ سینەماتۆگرافەر هاتووە وێنەگرتنی تیاکردەوە لایتینی تیاکراوە یعنی سەرجەم پێکاتەکانی فیلم ئیشی خۆیەکە بینین خۆیەکە کاتێک تۆ سەیری فیلمەکەی وەکو ئەندامی لیژنەی دادوەران یەکەم ئینساف و دادواری زۆر مهمە کە تۆ کەسەکان ناناسی نازانین چێ فیلمەکەی کردووە نەمزانی و چێ فیلمی دروست کردووە فیلمەکەم بینیوە سەیری فیلمەکەم کردووە تە کارەکتەرەکان نەمزانیوە چێ لە پشتیوێتی ئایا مناڵە گەنجە پیرە ئەوانە لە دوایە بۆمان دەرکەوتۆ کە کۆمەڵێک گەنجی زۆر باش لە پشت فیلمەکانەوە هاتن بۆیە ئەوەی کابێ بە دادوەر یەکەم شت بابەتی ئەو ئینساف و عەدالەتی تیابێت کە بەبێ لایەنگری بتوانێت دەنگ بە خاڵک گرنگەکانی تر چێتەوە سێم فیلماکەی ئەبێ سەرجەم پێکاتەکان لێ بێتەوە ئایا چیرۆکەکەی بەقەوەتە جاری وایە ئەکتەرەکە باش نواندنیا کردووە سەیەکە وێنەگرتنی جوانە سەیەکە لایتین جوانە تۆ هەر لە دنیا شاکە لە سینەمایم خەڵاتانە بووە جاگراوەتەوە وردە بۆ ئەوەی کە هەر بەشە حەقی خۆی بێدرێ مافی خۆی پێ بدرێ خۆشبەختانە ئەبینین خەڵکی لاو هاتوتە پێشەوە هەلی بۆ ڕەخساوە باوەڕکە لە ئایندەیە خەڵکی زۆر باشتر دروستە بێ ینی ئەلەم وا بیرەکەمە زۆربیان تەلەبەی زانکۆ و یاخود دەروی زانکۆ بەڵام بەعام هەستەکەی لەبەی لاون وانە ئەمە بۆ خۆی یەک دڵخۆشیتیایە زۆر جارگلەیەکەن ئەڵێ گەنجەکانمان توانایان نەخێر توانە هەیە تۆ هەلەکەی بۆ بڕەخسێنە ئەگەر هەلەکەشی بۆ بڕەخسێنی ئەستەمیشی دیابێ ئەوە توانێت ئەو ئەستەمە ببڕێ کەواتە ئێمە وەکو دامەزراوەی ویم کە من خۆم لە ستافی دامەزراوی ویمی شابووم دامەزراوەکە لەگەڵ بەڕێوەبەتی سینەما ئەتوانم بڵێم ئەم فستیڤالێکە ڕایگەیان یەکێک بۆ لە کارە باشەکان کە ڕایگەیاندووە ئێستا ئەبینن بە چاوی خۆتان خەڵکەکە پێشوازی باشی لێکە هاندانی تیا دروست بووە کە ئەمە دڵنیام قۆناغی داهات و ڕەنگە شوێنەکانی تریش بتوانن بە شێوازی تربی لە فستیڤالی ترکەنەوە گرنگ هاندانەکەی بێگومان ئێمەش بە هۆی ئەوەی کە بەردەوامی هە بەدەم فستیڤالە مەنیێڕان بێگومان دەستان خۆش بێت کاک زانیار بوونی ئەم فستیڤاڵە تا چەند بۆشاییەکی لە سینەمای کوردیا پڕ کردەوە یاگرێ بڵین بۆشاییەکمان تا ئێستا هەبوو لە سینەمای کوردیا لە فیلمی کوردیا و ئەم فستیڤاڵە پڕی کردوتەوە وتی تا چەند کاریگەری هەیە لەسەر داهاتووی فیلمی کوردی بەداخەوە ماوەی چەند ساڵێکە بێت فستیڤاڵی فیلم لە سلێمانی نەبووە ئەڵبەدەم شارە زۆر شایانیەوەیە کە فستیڤاڵی ئینتەرناشناڵی تیابکرێت کە بەڕێستانە زانن هەموو ساڵێک فیلمێک یا دوو فیلمی درێژی سینەمایی دروستەکرێ بەبێ سەپۆرتی حکوومەت بەبێ سەپۆرتی کەرتی تایبێت کۆمەڵە گەنج کۆ بنەوە لەسەر پارەی گیرفانیان پارەیەکی زۆر یاخۆت شت فرۆشتنیان ئەەکەن بە فیلمێکی سینەمایی پێشکەشی بینەرانی یەکەن بەڕاستی وجودی ئەم فستیڤاڵە ئەگەر هیچ شتێکی نەپێکابێت ئێمە توانیمانە دڵی 25 گەنج خۆشکەین لەگەڵەوەشە من ئەوەنەی کە بزانم 22 کەسیان یەکەمین ئەزمونیانە
ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرانەیە. ئەشید ئەمڕۆ ئێوە ئینتەرڤیو لەگەڵ ئەو میوانانەکەن کە هێنە دەرەوە ڕایان وەرەگرن لەسەر بینینی کارزانیان هەمیان زۆر دڵخۆش بن کە بە فەرشی سوورا ڕۆشنە نێو هۆڵی سینەما. بە دڵنیاییەوە وەکو یەکەمین ئەزموناوە کە ناویان هێنرێت و بەسەر فەرشی سوورا ڕۆن. ئەمە پاوەرێکی زۆر باشە بێت بۆ ئایندەیان بۆی خۆشەویستیان زیاتر بۆ سینەما و فیلمسازی هەبێت. لە ڕاستیە من زۆر بە گرنگ ێزانم مۆبایل فیلم فستیڤال بە گرنگ ێزانم بۆ ئەو کەسانی کە خواستی فیلمسازیانەیە کە بێنە ناوە و ئەم شارەش پێویستی بە فستیڤاڵی گەورەتر هەیە لەبەرەوەی وەک خۆتان ئەزان بەدەیان پرۆدەکشن هاوسەیە کە خەون و تەمۆحیان بەزەوەیە کە فیلمی سینەمایی دروستکەن شان بە شانی وڵاتەکانی دراوسێمان. هەر بژین پێم وابێت فیلم تەنها لە نێوخۆی کوردستانە نەبووی کە بەشداریان کردبوو لە فستیڤالەکەیە، فیلم هەبوو لە دەروی کوردستانیش بەشداری کرد بێت تەواوە؟ من نەتوانم وەڵامیەوە بەمەوە لەبەرەوەی من هەر 120 فیلمەکەم دیوە کاک شادومان تەنها و فیلمانەی دیوە کاڵبژێردراوە. بەدڵنیاییەوە فیلمی باکووری تیا بووە، فیلمی ڕۆژاوای تیا بووە، فیلمی ڕۆژهەڵاتی تیا بووە، لە باشووریش فیلمی هەموو شارەکانی تیا بووە. وەک وتم بە بەڕێستان لەناو ئەو 120 فیلمەیە ئێمە باشترینەکانمان هەڵبژاردووە و مانای ئەوە نیە فیلمەکانی تر خراپە. ڕەنگە ئەو فیلمانەی تریش خۆیان لە سۆشال میدیایە لە شوێنێکا بڵاوی بکەنەوە بەڕێستان بڵێن ئەی خۆ ئەم فیلمانە جوان بوو، بەڵام لە هەمان کاتە ئێڵێمەوە باشترینەکان بینەریەکان. بەڵێ دەستان خۆش بێت کاکزانیار کاک شادمان سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوونتان ببورن فیستیڤالەکەش دەستی پێ کردووە ئێوەمان هێنایە ئێرە. دەستان خۆش بێت کاتمان گرتن. ڕەوەند هاوکارمان پەیوەند ئەمڕۆ پێش دەستپێکی فستیڤالەکە ئەز لایڤێکی بۆ ئامادە کردوین با بەیەکەوە بینەری بین. ڕەوەند ستاوێن دووبارە سڵاوتان لێبێت. فستیڤالەکە بەردەوامی هەیە، ئەنجا من پێم خۆشە زانیاری وەربگرم لەسەر میوانەکان کە لە فستیڤالەکەیە بەشدابوونەکو ئەرزانین لەوەی کە هاتن بۆ هەمووان بە بەجیا لە میوانە تایبەتەکان بۆی کا بتوانن لەم دوو ڕۆژەیە بینەری فیلمەکە بن. پێم خۆشە زانیاری وەربگرم و گفتوگۆ بکەم لەگەڵ خاتووڕەبن تیمی پرۆتۆکۆل بووە لە فستیڤاڵی فیلمی مۆبایل. خاتووڕەبن سڵاو بەخێر بەم سەرچاو زۆر سپاس. زۆر سپاس. خاتووڕەبن پێم بڵێ بزانین میوانەکان سەرپەرشتی میوانەکانە کردووە، ئامادەکاریەکان چۆن بووە؟ دووبارە بەخێر بن. طبعاً لە بیدایەتەوە لەوەی کە دەستپێکی فستیڤالەکە ئێمە جۆش و خرۆشێکی زۆرمان بینی لەلایەن میوانەکانەوە کە لێرە ئامادە بوون و پێش ئەوەش ئێمە بە نزیکەی مانگێک بەردەوام بووین لەوەی کە لیستمان دروست کردو بۆ بانگەشتکردنی ئەو کەسانەی کە پێویستە کات و زەڕورە کە بێن و فستیڤالەکە و هەروەها فیلمەکانیش ببینن و جیالەوە لەبەرەوەی فستیڤالەکە هاتن بۆ هەمووانە لە هەردوو ڕۆژی فستیڤالەکە لە 5 مانگ و 6 مانگیشە لەبەر ئەوە بە خۆشحاڵی و خەڵکانێکی زۆر سەردانیان کردوین و بەردەوامیشە بین ئیشەڵڵا سبەینێشمان ماوە و سبەینێ دابشکردنی خەڵاتەکان و چاڕوانی میوانێکی زۆر ئەکەین بۆ سبەینەش. دەستان خۆش بێ ئینجا لەگەڵ ئەم جۆش و خرۆشیە لەوەی کە بۆ فیلمە کوردیەکان هەمیشە بینین کە جۆش و خرۆشێکی زۆر هەیە تا چەند زیاتر هانیەوە ئەدات کە بەردەوام بن لە فستیڤاڵانە. بە دڵنیاییەوە هەموو کارێک کە بزانین داهاتوێکی باشی ئەبێ و کارێک بێ لە خزمەتی ئەو کەسانەیە بێکە لە ناو کوردستانە و لە خزمەتی بەرەو پێشتونی لایەنی هونەر و کلتورا بێت لە ناو کوردستانە ئێمە بە ئەکیدی بەردەوامە بین. دەستەکانە خۆش بێ زۆر سپاس. دەست خۆش بێ زۆر سپاس. اینجا لێرە لە ئێستادا فیلمەکان نمایی شەکرێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە و لە سبەینە ئەنجامەکان دەرەچێت کە کوام فیلمە کوام دەرهێنەرە کوام سیناریۆ کوام ناوەڕۆکە باشترین خەڵاتەکان بەدەست ئێنێت. من دووبارە ئەگەڕێمەوە بۆ لای هەردوو هاوکارم ساوێن و ڕەوەند. دەستخۆش پەیوەند سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانی شت کە لەم بەشەی بەرنامەکەیە لەگەڵمانە بوو. ڕەوەند ئێستاش دوو میوانی دیکە لە نێو کورسات مەگەزینەوە لەگەڵمانە بن، ئەویش مامۆستا دڵشاد هەروەها هونەرمەند لوقمان سوخونوەر. بەخێر بێن بۆ سەر ستەیجی کورسات مەگەزین لە سیتی سینەما. زۆر خۆشحاڵ بووم کەم ئێوارەیە لەگەڵمان بوون. گرنگی تۆمارکردنی فیلم بە مۆبایل چی ڕاستەوخۆ با بچمەنێ و پرسیارەوە؟ لە ڕاستیەکێک لە گەورەترین ئەو دەستکەوتانی کە تەکنەلۆجیای نوێ بەخشیوێتی بە مرۆڤ ئەم سەردەمە ئەوەیە کە توانیوێتی کەرەسەیەکی باتە دەست ئەم کەرەسەیەتیا توانێت ئەو ساتە تۆمار بکە کە پیاتیە پەڕێ. یەکێک لە پرسیارە ئەنتۆلۆجیەکان با بڵێن پرسیار وجودەکانی ئینسان بە بەردەوامەوە بووە ئەم ئێوێ ساتێک نەمر بکە کە تایە من لەم کاتەیە لەو شوێنەیان بووم. یعنی بۆ نمونە ئێمە بۆ فۆتۆگرین کە تۆ سەفەری وڵاتێکەکەی ئەچی بۆ شوێنێک بۆ فۆتۆی ئەو ساتە ئاگری بۆی کە بەخۆش و بە دنیاش بڵێ من لەم دەقیقەیە لەم شوێنە بووم. مۆبایل ئەم ئەرکەی کەوتۆتە ئەستۆ ئێستا و بۆی سادەتر و ئاسانتر کردوین
وەرگرتنی هەموو ساتێک لە ساتەکانی ژیان هەر دۆخێک لەو دۆخانە بێ کە بتوانی لە ڕێوە فیلمێک بەرهەمبێنی لە ڕێی مۆبایلەکەتەوە هەمان ئەو گرنگجەی هەیە کە تیاتۆتەوێ ساتێک لە ساتەکانی ژیان تۆمار بکەی نەمری بکەیت و پێشەشی و بینەرەی بکەی کە بە تامەزرۆیەوە تەماشای بکات. زۆری عزیز جامێ بیری بینەرانی بێنمەوە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی چالاکیەکانی فیستیڤالەکەیە کە ئەمڕۆ 13 فیلم نمایی شەکرێت لە سێهۆڵی سیتی سینەما و سبەینێ دووەم ڕۆژی چالاکیەکانە وە کۆتا 12 فیلم نمایی شەکرێت و لە هەمان کاتا لیژنەی داوەران بڕیار لەسەر فیلمە براوەکانە دەن و باشترین ئەکتەری کوڕ و ئەکتەری کچ و دکتۆر ئەگەر هاوکاری بکەیت خەڵاتەکان بۆ کێگرێتەوە ئەو خەڵاتانی کە سبەینە دابەشەکرێن لە ڕاستیا کۆی 25 فیلم بەشدارە لە فێستیڤالەکە پێشەمە لیژنەیەکتر هەبووە کە لیژنەی هەڵبژاردننی فیلمەکانن لە سێ هونەرمەند و خەڵکی بواری سپۆڕی بواری سینەما پێکهاتوون لە کۆی ئەو هەموو فیلمێکە گەشتە فێستیڤالەکە 25 فیلمیان تەرخان کردووە و هێنان تە بەردەستی لیژنەی داوەران لیژنەی داوەران 5 کەسن پێکەوە دوای چەندین کۆبوونەوە چەندین جاربینینەوەی فیلمەکان بڕیاریان لەسەرەوەیەوە 10 خەڵات لەو خەڵاتانە و خەڵاتانن کە لیژنەی داوەرانەیدەن بێجگەلەوە دوو خەڵاتی تریشەیە ئەو دوو خەڵاتە لە دەرەوەی دەسەڵاتی لیژنەی داوەرانن دوو خەڵاتی تایبەتن هەڵبەتە ئەوانەی تر ئەوانەی لیژنەی داوەرانیاندا خەڵاتی لیژنەی داوەران خۆیەتی باشترین ئەکتەری کوڕ باشترین ئەکتەری کچ باشترین سینەماتۆگرافی باشترین ئیدیت باشترین دەنگ باشترین میوزیکی دانرا و باشترین بەرهەم باشترین دەرهێنەر هەمووم خەڵاتانە ئەدرێن سبەینێ بە دڵنیایی لە ڕێی کوردساتەوە خەڵگەتوانێت تەماشای ساتی بەخشینی خەڵاتەکان بکە دوای پێشکەشکردنی فیلمەکان سبێنی شەڵای بین کەواتە خەڵاتی زۆر ئەبێت بۆ ئەو کەسانی کە بەشداری نێو فیلمەکەیان کردووە خەڵاتی زۆر ئەبێت لە چەندین کەتیگۆری پێک هاتووە بەڵێ بە جیاوازی هەموو کەتەگۆریەکان خەڵاتی خۆیانیان هەیە بێجگە لەو دەخەڵاتە دوو خەڵاتی تری تایبەتی شەیە کە ئەویان دوو دامەزراوە خۆیان پێشەشەکەن پەیوەندی بە لیژنەی داوەرانەوە دەستان خۆش بێت خەڵکێکی زۆر هاتوۆتە سیتی سینەما بۆ بینینی فیلمەکان و فیلم ئەمڕۆ ئۆکتۆباسمان کرد کە 13 فیلم نمایی شەکرێت تۆزەکەشەوەکەشی ناخۆشە لە لای ئێمە بەڵایەکی بەهێزی هەیە بەڵام ئێمە هەر بەرنامەی خۆمانەکەین و هەر ئیشی خۆمانە ڕۆین گەرم و گوڕیەکی زۆر باش بە ئامادەبوانەوە دیارە و عاشقانی هونەری کوردی و بەتایبەت عاشقانی هونەری سینەمای کوردی زۆر بەدڵخۆشیەوە زۆر بە گەرم و گوڕیەوە زۆر بە جۆش و خۆشەوە هاتوونەتە نێو سیتی سینەمای شاری سلێمانی بۆ بینینی فیلمەکانی کە ئەمڕۆ لە فیستیڤاڵی مۆبایل بە کوردی نمایی شەکرێت ئەگەر لە میوانەکانمان کاک لوقمان سلااوت لێبێ دووبارە بەخێر بێت پیرۆزبایی لە بەڕێزی شتەکەین کە ئەمڕۆ فیستیڤاڵا بێ پیرۆزبایی لە هونەرمەندەکان لە ئامادەبوان بکەین پێمان بڵێ کاک لوقمان جیاوازی فیلمێک چییە کە بە مۆبایل وێنە گیرابێت لەگەڵ فیلمێکە کە تەواوی تەکنەلۆژیا تایە بەکارهێنرابێت و کامێرای زۆر باش و ئاستبەرزی تیا بەکارهێنرات سینەماکار پێش ئەوەی کە بیر لە تەکنیک کاتەوە بەڕای من ئەبێ ستۆری تێلەر بێ یعنی چیرۆک بتوانێت بژێڕێتەوە اینجا بیر لە تەکنیک بکاتەوە ئەم جۆرە فێستیواڵە ئەمە دەسەلمێنێت کە تۆ پێویستت بەوە نییە کە ئیمکانیاتێکی زۆر لەبەردەستا بێ تا بتوانی کاری فیلم بکەیت تۆ چیرۆکێکت هەیە و ئەتوانی هەر بە ئامێری مۆبایل ئەم چیرۆکەی خۆت بجێڕێەوە ئەمە ببورن ئەو فیلمانەی کە لە فێستیواڵ بینیمان زۆریشیان ئاستیان لە ئاستی فیلمێک بوو کە بە ئیمکانیاتی سینەمایی ئەکرێت بەڕاستی بیرۆکە زۆر مهمە چۆنیەتی جێرانەوەی چیرۆک زۆر مهمە دوای ئەو تکنیکە من لە مێش ساڵە لە ناو سینەما کارەکەم کە مۆنتاژە و زۆر جار ئەمبینی کە گەنجەکان پێش ئەوەی کە بیرۆکەیان هەبێت و چیرۆکیان هەبێ پرسیاری ئەوەکەن کامێرەکەم چییە؟ یان تێچووی فیلمەکەم چییە؟ کامێرای زۆر باش و کوالیتی بەرزیان هێناوە بەکرەیەکی زۆر مەرجە کامێرای باش فیلمی باش دەرچێت یعنی چیرۆک و نوعی جێرانەوەی و ئەوەی کە تەسەلوتی دەرهێنەر یان ئەو کەسانەی کە لە هەر وارێکی سینەماییشەکەن لەسەر چۆنیەتی جێرانەوەی چیرۆکە کەوا ئەو پەیوەندیەی کە لەگەڵ بینەر دروستی ئەکات سینەما دروست ئەکات من نەک ئەوەی بڵێن کامێرە سینەما نییە
کەواتە ئەم فستیڤاڵە با بڵێن وەکو پشتگیریەک وایە بۆ ئەو کەسانی کە حەز بە دەرهێنانی فلم ئەکەن بەڵام لە هەمان کاتا لەوانێت ترسی ئەویان هەبێ کە تێچوویەکی زۆری ئەبێت ئەمە پشتگیریەک ئەبێ بۆ ئەو کەسانە تەواوە. دکتۆر پرسیارێک لە بەڕێزت ئەم فستیڤاڵە داهاتووی فیلمی کوردی بە چۆ گەیەنێت؟ فستیڤاڵە دەرفەتە بۆ دەرکەوتنی توانات جیاواز و گەنجەکان لەبەرەوەی کە هەروەک خۆتان پێشتر ئاماژەتان پێکردم فستیڤاڵە بۆ فیلمانەیە کە تێچوویەکی وەهایان نییە تۆ کامێرایەک بەکرێگری وەکو ئاماژەت پێە کا ڕەنگە زۆر گران بکەوێت لەسەرت و من تاییدی 100% قسەکەی کاگوتمانەکەم فیلم جێڕانەوەی چیرۆکە پێشەوەی تەکنیک بێت بەڵام ئێمە بەگشتی کۆی خۆرەڵاتی ناوەڕاست بیرکردنەوەکانمان وایە من ئێستاش بیرمە کاتێکە خوێندکاری دکتۆرا بووم لە زانکۆی سالفۆرد لە بریتانیا پرۆفیسۆرەکەم هەمیشەی پێوتمە ئەوە بۆ وابیرەکەنەوە خەیاڵت لای چیرۆکەکەت بێت منی جواب بووم لە ڕاستی ئەوان فێریان کردم کە خەیاڵم لای چیرۆکەم بێت خەیاڵت لای چیرۆکەت دە بیر لەوە مەکەرەوەی تۆ پێشەوەی فیلم پێڵەی کامێرایەکی ڕێدی دراگنم دەستکەوتووە فیلمی پێ دروستەکەم ئەی چییە جێڕیتەوە ئەم فستیڤاڵی مۆبایلە ئەومان پێڵێ کە تۆ مەرج نییە تەکنیکەکەت زۆر پێشکەوتوو بێ بە قەدرەوەی کە بتوانی بە تەکنیکێکی زۆر سادەی مۆبایل چیرۆکمان بۆ بژێڕیتەوە دەرفەتە بۆ دەرکەوتنی و توانانەی کە بەبێ تەکنەلۆجیا خۆیان توانای گەورە. دەست خۆش دکتۆر جان کاک لوقمان پرسیارێک مای بۆ بەڕێزت زۆر بە لامەوە گرنگە و پرسیارە لە بەڕێزت بکەم ئەدیتی فیلمێک کە بە مۆبایل کرابێت لەگەڵ ئەدیتی فیلمێکی دیکەیە جیاوازەکەی چییە؟ ئەدیتی فیلمە کاتێککە توێ مۆنتاژ بکەیت ئەگەر فیلمێک بە مۆبایل وێنە گیرابێ لەگەڵ فیلمێکا کە بێ مۆبایل جیاوازێکی هیچ جیاوازێکی نییە لە ڕووی تەکنیکەوە ڕەنگە تۆ پرۆگرامێکی تایبەت بەکاربێنی بۆ فریم ڕێیتی نازانم مەگە بە تەخەسوسێک قسە بکەمیاننا هیچ جیاوازێکی نییە تۆ هەر بە مۆبایلەکەش توانی ئەدیت هەر لە ناو مۆبایلەکەی خۆشتا من ئەمەوێ خۆم باسی شتێکی تر بکەم. ئەم جۆرە فستیواڵانە زۆر بەهرە و جەوهەری گەنجەکان بە ئێمە ناسێنن کە ڕەنگە ئەگەر ئەم فستیواڵە نەبووایە قەت نەمان ناسێن ئەم تەلنتانەی کە لە ڕووی مادیەوە مەسەڵەن قەت نەتوانن بێن بودجەیەکی ئاوایان هەبێت کە بتوانن فیلمێکی گەورە دروستکەن یان کورتە فیلمێک دروستکەن بە تێچوویەکی زۆر ئەم بەهرانە ئەو تەلنتانە ئەناسرێن لێرە بۆ ئەوەی کە دوایی پشتگیری بکرێت. واتە بە گەنجانتان و تۆ بۆ کەسانی کە بەشدارم پێتان وتون ئێوە مۆبایلەکەی خۆتان بەدەستەوە بگرن چیرۆکێکی جوان هەڵبژێرن ئاکتینگەکەتان جوان بێت هەڵبەت براوە بن و خەڵات وەرئەگرن. فیلم هەرەوەیە کە تۆ چیرۆکێکی باشت دەبێت بزانیت بە باشی کەواتە گرنگترینی چیرۆکێکی جوانە چیرۆکێکی باش و بەهێزە جێڕانەوە مهمترین شێوازی جێڕانەوە کە یعنی ئەوەی کە با بڵێن ئینگلیس پێڵێن نەرەتیڤ ستراکچەر بنیادی جێڕانەوەکە بنیادی جێڕانەوەکەت باش بێ هەندێک جار چیرۆکەکە خۆی زۆر گرنگ نییە بەس بە شێوازێک بۆ تەجێڕێتەوە دەرێنەرەکە کە تۆ سەرنجت ڕاکێشێ شێوازی جێڕانەوەکە لە تێکنیک لە هەموو شتەکانی تر گرنگترە ئەوەیە ڤیژن یعنی ئەوەیە کە ناوێنین دیدی دەرهێنەرێک چۆن تەماشای چیرۆکێکەکە چۆنەوێ بۆ کەرەسەی بەردەسیاتی بۆ مامجارێتەوە گرنگترین خاڵەکان ئەوەن نەک بڵێن تەکنیک زۆر گرنگە. مامۆ سەدڵشاد تۆ وەکو سەرۆکی لیژنەی داوەران بینەری فیلمەکان بووی تەواوە؟ هەموو فیلمەکانم بینیوە هەموو فیلمەکانە بینەوە هیچ کام لە فیلمەکان هەبووە بە جۆرێک سەرنجە ڕاکێشێ بڵیت خۆزگە ئەو فیلمە هی من بووە بەشداریم کردە دڵنیایی فیلمی زۆر باشی تایە خۆشبەختانە بەشێکی زۆری لەوانی فیلمیان دروست کرد خوێندکاری خۆ من یعنی ئێستا پێشەوەی کە بێم بۆ بەرنامەکەوەی چیانم بان کرد قژیم ڕاکێشا دوو سێ جار وتم سبەینێ قساکەین سبەینێ ئەمڕۆنا ئەو فیلمە و چۆن دروست کردووە تر ئاوا وەستا بوو بە دیارمە وتم سبەینێ ئەمڕۆ قسە ناکەین سبەینێ دوای خەڵاتەکان پێوەرەکان چین بۆ فیلمەکان پێوەرەکانیەوە چییە بەکارمان هێنان ئێمە لە ڕاستیە بۆ فیلمەکان کەتەگۆریەکانمان جیا کردەوە لیژنەی داوەران هەریەکەیان نمرەی خۆی لەبەردەستا بوو هەر فیلمێکمان تەماشا کرد بۆ نمونە لە ڕووی ئاکتینەوە نمرەی خۆتەی لە ڕووی دەرهێنانەوە نمرەی خۆت لە ڕووی هەموو ئیدیت هەموو شتەکان جا لە دوای ئەوە ئاهاتین گفتوگۆمان لەسەرەوە کرد بۆ نمونەمان وت فڵان فیلم ئیدیتی فیلمەکە هەر کەسە نمرەی خۆیەوت کۆمانە کردەوە نمرەکانمان دابەشە کردەوە ئەنجا ئەگەر بۆ نمونە من بۆ فیلمێک ئیدیتەکەی نۆ لە دەمدا نابێ ئەوانی تروانە بلیانە پرسییم بۆ بەمەوایە ئەبوو بێم داکۆچێکی باش لەو بڕیاری خۆم بکەم لە دوایی یا ئەمانتوانی جا بۆ نموناموت یان و کەواتە بووە سە با تەماشای کەینەوە جاریچکە ئەوەستاینەوە جاریچ کە تەماشای فیلمەکەمانە کردەوە وەی دڵنیا بین لەوەی کە ئێمە بە ویژدانەوە زانستیانی بێگومان
دەستان خۆش بۆ هیوای کە ئەم فستیڤالە بێگومان بۆ ساڵانی داهاتوش بەردەوامی هەبێت بەڵام بەو هیوایی کە بێتە جیهانی و دڵنیام ئەوە ئامانجی ئێوەیە کە ئەم فستیڤالانە ئەم فیلمانەی کە لەم فستیڤالانەیە نمایشەکرێت بە جیهانی بناسێنن هەر بژین کاک لوقمان کاک زانیار و کاک شادمانمان لا بۆ پێش ئێوە باسییانەوە کرد کە 22 گەنج کە تازە یەکەم کاریانە و لە یەکەم کاریشیانە لە فستیڤالێکی ئاوایە کارەکان نمایشەکرێت ئەمەجێ دڵخۆشیە ژمارەیەکی زۆرە وایە چۆن بەڕێستان باسی ئەواکەن کە 22 گەنج بۆ یەکەم جارە کارەکەن بۆ یەکەم جارە فیلمیانە بێت بەرهەمیانە بێت و بەرهەمەکەشیان لە فستیڤالێکی گەورەیە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە سلێمانی کارەکەیان نمایشەکرێت سینەمای دنیا دایمە لە تەلێنت ئەگەڕێت لە بەهرە ئەگەڕێت و مەسرفێکی زۆریش ئەکەن بۆ ئەوەی کە تەلەنت بدۆزنەوە ئەم فستیڤالە هەلێکە بۆ دۆزینەوەی ئەوانە ئێستا خۆیان هاتوونە و فیلمیان دروست کردو و خۆیان بە بودجەی کەمی خۆیان ئەو کارەیان کردو یعنی ئێمەیان هەنگاوێک پێش خستەوە بۆ ئەوەی کە ئێمە بە دوای ئەوانە نەگەڕێین ئەوان بێنە بەر کامێرەی ئێمە بەرچاوی ئێمە کە بیان ناسین و پشگیریان بکەین وەکو ڕێکخراوەکان وەکو ئەو کەسانەی کە کۆنن لە ناو سینەما وەکو مامەستا بەڕێزەکان وەکو کۆمپانیەکانی فیلمسازی یارمەتیدەری ئەو تەلێنتانە و ئەو بەهرانە بن کە ئێستا بەشدارن و بەڕاستی ڕێژیان زۆر باشە. دەستان خۆش بێت ئەگەر شتێکتان ما بێ لە کۆتایی بتانێت ئاماژەی پێبەن دکتۆر شاد لای بەڕێستەوە دەست پێکەن. زۆر سوپاسی وادارم ئەم شێوازی فستیڤالانە بەردەوام بێ بۆی کە ئەو بەهرانەی هەمانن نەشارڕێنەوە و بتوانین گەنجەکانمان دەستگیرۆیی بکەن. هیوادارم کورساتیش لەم شێوازی ڕووماڵانە بەردەوام بێ چونکە لە خۆ ڕاپ ناڵێن کورسات ماڵی. دەستخۆش دکتۆری عەزیز کاک لوقمان بەڕێستان خۆزگە نووسرا بە یەکەم خولی فستیڤاڵی کە ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە خولی دووهەم سێهەم چوارەم و لە داهاتوودا بەردەوامە بێت. کاری بۆکەن بۆی بەردەوام بێت هیواداری من لە خزمەتە ئێمەش هیواداری دەستان خۆش بێت سپاس بۆ ئێوە لە کاتمان گرتن زۆر خۆشحاڵ بووین. بەڵێ ساوێن ئێمە فیلمەکانمان نەبینیوە و دڵنیام کە دواتر فیلمەکان دائەنرێت ئێمەش چێژ لە فیلمەکانە بینین و وەکو میوانەکانمان باسی ئەوەیان کرد کە فیلمەکان بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزان چێژیان نەبینیەوە ئێمەش چێژ لە فیلمەکانە زۆر باش بەشداریان کردووە ئەوەشی کە زۆر گرنگە گەنج بەشداری تیا کردو و یەکەمین تەجروبەی ئیشکردنیانە لە بواری سینەمایەکە ئەمە خۆی لە خۆیە جێگەی دڵخۆشیە کە ئەم گەنجانە بۆ یەکەمین جار بە سەرفەرشی سوورە تێپەڕن لە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەمە شتێکی زۆر گەورە و من زۆر دڵخۆشم بۆ خەڵکێک کە لە پشتی کامێراکەون و خەڵکێکی زۆر هاتوونەتە سیتی سینەمای شاری سلێمانی بە چێژەوە ئەیانەوێت سێری فیلمەکان بکەن ئەو فیلمانەی کە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل لە ساڵی 2025 لە یەکەم خولان نمایشەکات کە هیوادارین ئەمە یەکەم خول بێت بەڵام لە ساڵانی داهاتووشە ئەم فستیڤاڵە بەردەوامی هەبێت. وەکو تۆش ئاماژە و پێەیە جێگەی دڵخۆشیە خەڵکێکی ئەوەندە زۆر هاتون بۆ تەماشاکردنی ئەو فیلمانە کە بە جۆرێک پێما بێ هۆڵەکە پڕ بۆچکە خەڵکێکی زۆر لە دەرەوە ئەبینرێ هێشتا بەردەوامن لە نمایشکردنی فیلمەکان. دەست خۆشتاوێن سپاس بۆ تۆش. من زۆر دڵخۆشم کە بەڕاستی لە سیتی سینەمام و لەم کەشە هونەریەیەم و هیوادارم کە لە ڕۆژی دووەمە ئەو کەسانی کە نەیانتوانیەوە لە ڕۆژی یەکەمە بەشدار بن ڕۆژی دووەمی دەرفەت ماوە ئەمڕۆ 13 فیلم نمایشەکرێت سبەینێش 12 فیلم نمایشەکرێت و لیژنەی داوەرانیش بڕیار لە فیلمەکانەدات و وەخەڵات بەسەر فیلمەکانە دابەشەکرێت. ئێوەش هەمیشە شاد و بەختەوەرە خواتان لەگەڵ.